سلااو هاوڕێن ئەمڕۆ باسی زنجیرەیەک دەکەم بە ناوی تێد لاسۆ کە لە برهمێنانی کۆمپانیای ئەپڵە لە پلاتفۆرمی ئەپڵ TV+ پەخش دەکرێتن. ئەو زنجیرەیەکی کۆلابۆریشنە لە بینی بەریتانیا و ئەمریکا بە زیاتر بەریتانیا. طبعا ئەو زنجیرە باسی ژنێک و ژنومێردێک دەکات کە خاوەنی نادیەکی تۆپانن لە بەریتانیا. طبعا مشکلە لە بینیان ڕوودات و ژنەکە دەیەوێت تۆڵە لە مێردەکەی بکات لە بەرەوەی نادیەکی زۆر خۆشویستە، دەیەوێت نادیەکی فەشەل بێنی. چۆن فەشەل پێدێنی؟ فکرەیەکی بۆ دێ، بیرۆکەیەکی بۆ دێ بۆی بچی مدەریبێک بێنی. مدەریبەکە کە مدەریبی تۆپانی ئەمریکی نەک تۆپانی خۆمان، کە مدەریبەکە بە ناوی تێد لاسۆیە، هەر زنجیرەکەش بە ناوی تێد لاسۆیە. ئەو مدەریبە هەڵدەستێ بە بەڕێوەبردنی ئەو نادیە. طبعا نادیەکە لە چامپیۆنشیپ یاری دەکاتن، خۆی لە 3 سیزن پێکات و ئێستا تەواویش بوو. سیزنی مەفروضە کە فەشەل بێنیتن و نادیەکە بەرەو وێرانتر بچی وشتیوە بە شێوەیەک لە شێوەکان سەر دەکەوێتن بۆ پریمیر لیگ. خۆی لە کۆتایی سیزنی دوو ئەو کاتێکسەر دەنگۆوە بوو کە مافی پەخشی ئەوەی وەرگرن پریمیر لیگ، ئەو نادیانێک کە لە پریمیر لیگ یاری دەکەن ناویان بەکار بێنن لە سیزنی سێ، کە دوای ئەوەی ئەو نادیە بە ناوی AFC ریشمۆند سیتی سەر دەکەوێت بۆ پریمیر لیگ، بۆ ئەوی زیاتر واقعیەت و ڕیاڵەتی و ڕاستی بدەنە زنجیرەکە. طبعا ئەو زنجیرەیە من بۆ زۆر حەزم لێ تو واز لەو بیرۆکەی بینە کە بیرۆکەیەکە بە شێوەیەک لە شێوەکان تۆزێک جیاوازە کە مدەریبێکی لە ئەمریکا دێتن تدریبی نادیەکی بەریتانی دەکاتن و نادیەکی تۆپانی خۆمان کە بە هیچ شێوەیەک لە شێوەکان زانیاری لەسەری نییە. بەس ئایدیاکە چییە؟ ئایدیاکە لەوێ مسلسلەکە دەمێکە شتێکی وا خۆشم نەبینیوە کە باسی ئەو هەست و سۆزی ئەو کارکتەرانی نا ئەو زنجیرە بکە بە شێوازێکی زۆر سادە و ناسک و جوان، بەبێ ئەوەی بەهاراتی پێدا بکرێ، بەبێ ئەوەی زەخم بکرێ، بەبێ ئەوەی ڤیژوەڵی جوان بکرێ لە پێش ساوت، یان بەبێ ئەوەی پارەی زۆر زەخم سەرفکرا بێ لە زنجیرەکە بۆ ئەوەی بتوانی هەز بکەی کە شتەکە زۆر زەخمە و خۆشە. ینی شتەکە زۆر شتی ڕۆژانە و شتی سادەیە، بەس touch your heart، ینی یەکسەر دڵت دەگرێ، ینی یەکسەر دەچێتە ناو دڵ شتەکان. و لە هەمان کاتیشە پێشانی ئەوەی دەداتن کە هەرچەندە ئەوانە کە مەجموعە لاعیبێکن و هەیە مناڵ و هەیە تۆزێ بەتەمەنە و هەروەها مدەریبەکە تێد لاسۆ کە ئەوانە خاوەنی پارەی زۆرن چونکە لە پریمیر لیگ یاری دەکەن وشتیوە، لەمان کاتە ئەنواع ئەشکال کێشیان هەیە، بەس بەسەر خۆیان داناینیان پیشانی نادن، کەسیان پێرفێک نییە. تێد لاسۆ کە لە ژوورۆ شکاوە، پانیک ئەتاکی هەیە، چەند جار ناتوانانی سەیتر لەسەر بکاتن، بەس بە هەموو شوێک هەوڵدەدا بە پێکەنین و بە سوحبەت وا پێشاندا، ینی everything is perfect، ینی هیچ شتێک لای ئەو کێشە نیە، هەموو شتێک لای ئەو خۆشە، هەموو شتێک بە ئاسانی و بە پێکەنین و بە دوو قسەی خۆش سەردەگرێ و سەردەکەوێت و کێشەی نابێ. طبعا یەک شتی تریش هەیە کە بەڕای من جوانترین نامەیە و چەمکە لەو زنجیرەیە کە باسی دەکرێت، کە ئەوەیە شەرت نییە هەموو کەسێک لەو شوێنێکە پێک و ئیش دەکەن، تۆ هەموو کەس پێک و لەو شوێنێکی ئیش دەکەن هەر هەمویان پێرفێک بوون بۆی تۆ بتوانێت بگێ بە نەتیجەیەکی پێرفێک. طبعا ئەو مەفهومە زۆر غەڵەتە. مهمترین شت لەو زنجیرەیە پێشان دەدا مادەم هەر هەمووتان پێک و وەک تیم وۆرک کە پێک و وەک تیپێک پێک و ئیش دەکەن، دەتوانن سەر بکەون، سەر هەر شتێک بیانەوەی پێی بگەن. هەر کەس ئەو ئایدیا بۆ تۆ دروست بێ، مادەم ئەو کەسە کە وەکو منە توانیوێتی بگات بۆ ئامانجە بۆ من نەگەم، مادەم خەلەلەکە لە منە من هەوڵ نادەم وەکو ئەو بۆیە من ناگەم. بۆیە ئەو نامانەی زۆر بە شێوازێکی زۆر ئاتفی جوان تێدایە، بە هەموو شێوێک لە شێوەکان دەتگەینی بۆ ئەو شوێنی کە تۆ بزەبت دەتەوێتن پێی بگەی. و لە هەمان کاتیشە پێشان دەدا کە مادەم تۆ هەمووتان مەجموعەیەک لە یەک شوێن ئیش دەکەن و دەستی یەکتان گرتووە، بە هەموو شێوێک لە شێوەکان سەر دەکەون. شەرت نییە هەر هەموو پێرفێک بی، دوو کەسی تێدا بی تۆزێک پێرفێک بی، وەکانتر زۆر نۆرماڵ بی، مادەم هەمویان یەک باوەڕیان هەیە، یەک بلیڤیان هەیە، هەمویان باوەڕ دەکەن پێکەوە، دەتوانن سەرکەون. ئەو مسلسلەیە پێرفێکتە لە گەیاندنی ئەو نامانە بۆ بینەر وا هەز دەکاتن، مادەم ئەوە کەسێکی زۆر سادە و ئاسایی گەیشتوتە ئەو هەموو ئامانجە گەورەی، مادەم من بۆ نەگەم. بۆیە لە هەمان کاتژە تێد لاسۆ ڕاستە مدەریبی ئەو نادیە و لە پریمیر لیگیش دەکات، تۆ حەسەب هەرچی داتای کە معلومات هەیە و کە لەبەرەوەی ئێمە متابعی تۆپانی بەریتانی دەکەین و پریمیر لیگ دەکەین لە کوردستان، دەبێ بە هەموو شێوەیەک لە شێوەکان بڵێن وەڵای مادەم وایە دەبی مدەریبەکە پێرفێک بی و عەبقەری بی و لە تەکتیک و لە هەموو شتێک، بەس وانییە مدەریبێکی زۆر سادەیە. لەوانەیە تۆ ئەگەر متابعی تۆپانی زیاتر بکەی بە شێوەیەکی زۆر بەرچاوتر لەو زانیاری زیاتر هەبی بۆی بتوانی نادیەکان بەڕێوە ببێ، بەس ئەو مجرد ئیش لەسەر
ئەوەی دەکاتن ناخیت و مادەم ئەو هێزی کە ئەتوو هەتە بەبێ ئەوی هەستی بە خۆت بکەی ئەو هێزی کە لە دڵتا ئەگەر هەموو قووەت و هێزە و توانایەکی بدێ دەری بێنی دەتوانی سەر بکەی و بگەی بۆ ئامانزەی کە تۆ پێی دەگەی ئەو ئیش لەسەر هەموو ئەو تیمەی دەکاتن بۆ ئەوی هەموو یەکگرتوو بن هەموو پێکەوە ئەو توانیان هەبی بتوانن سەر بکەون بۆ ئەو شتەی کە دەیانوێ بۆیە ئەو مسلسلە بەڕای من یەکێکە لە مسلسلە هەرە باشەکان و چەند ساڵی کۆتایی کە دەرچوو بێ کە بە شێوازێکی زۆر سادە و جوان و مرۆڤی و مرۆڤایەتی ئەو نامانە پێ بگەینی بەبێ ئەوەی ئەتوو ئیزعاج بیان بەبێ ئەوەی ئەو نوعا زەڵجەی دروست بکاتە وەکو زنجیرەکانی ئەمریکی یان کە زمانی پیس زۆر بەکار بێ ینی زۆر عنف و زۆر ئەو شتانەی تێدابی بۆیە بەڕای من هەر کەسێک لە کوردستان کە متابعی تۆپانەی دەکاتن و حەزیشی لە زنجیرەیە و حەزیشی لە زنجیرەی بۆ شێوازەیە بەڕای من ئەو زنجیرەیە ببینی پەشیمان نابێتەوە من خاصن سیزنی سێ بەڕاستی حەڵقەی وای تێدایە بەجددی ئیش لەسەر هەموو هەست و فیلنگەکە دەکاتن بۆ ورە ڤیددیوەکە نەویست درێژبی بە هیوای ڤیددیۆی تازە